مێژوو بە خۆی و ڕووداوەکانیەوە زۆر جار خۆی دووبارە دەکاتەوە و هەندێک جاریش بە پێچەوانەوە خۆی وێنا دەکات. بەڵام زۆربەی کات ڕووداوە مێژوویەکان لەبیر دەکرێن و تەنها وەک ڕووداوێک لە لاپەڕەکانی مێژوودا تۆمار دەکرێن. لە ناوەڕاستی سەدەی ڕابردوودا و لە سەرەتای جەنگی جیهانی دووەمدا سەدان هەزار هاوڵاتی ئەوروپی بەهۆی جەنگ و خراپی بارودۆخی ژیانەوە لە ڕێگەی دەریای سپی ناوەڕاست و تورکیاوە ڕوویان لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت سووریا کردووە. ساڵی 1942 فەرمانگەی پەنابەران و هاوکاری خۆرهەڵاتی ناوەڕاست نزیکەی 40,000 ئەوروپی لە کەمپەکانی سووریا و میسر و فەڵەستین جێگیر کردووە و شوێنی نیشتەجێبوونی بۆ دابین کردوون. بە پێی هەواڵێکی ڕۆژنامەی واشنگتن پۆست کە 2 ساڵ لەمەوبەر بڵاو کراوەتەوە، هەلومەرجی کەمپی پەنابەرەکان لە سووریا و میسر و فەڵەستین زۆر باش بووە. بە جۆرێک پەنابەران پشکنینی تەندروستیان بۆ کراوە و ناسنامەی پەنابەرێتیان پێدراوە. هەر بەپێی هەواڵەکەی واشنگتن پۆست لە سەرەتای چلەکانی سەدەی ڕابردوودا نزیکەی 2000 هاوڵاتی سڤیل لە دوورگەکانی یۆنانەوە هاتوون و لە کەمپێکی پەنابەران لە حەلەب نیشتەجێ کراون و وێ ڕایگرتنەبەری ڕێو شوێنی ئەمنی بۆیان ڕێگەشیان پێدراوە تێکەڵاوی خەڵکی ناوچەکە ببن. هاوکات 300,000 هاوڵاتی پۆڵەندی لە نێوان ساڵانی 1939 بۆ 1941 لە دەست کۆمەڵکوژی نازیەکان و کەمپەکان یەکێتی سۆڤیەتی جاران ڕایان کردووە و پەنایان بردووەتە بەر ئێران. بەڵام حکوومەتی ئەو کاتی پۆڵەندا بە توندی دژی پێشوازیکردن لەو پەنابەرانە لەلایەن ئێرانەوە وەستاوەتەوە. دووبارەبوونەوەی ڕووداوە مێژوویەکان بەڵام بە دیوێکی دیکەدا لە ئێستادا بەڕوونی هەستی پێدەکرێت. بە جۆرێک ماوەی 8 ساڵە کۆچی پێچەوانەی هاوڵاتیانی سووری بەهۆی شەڕی ناوخۆ دەستی پێکردووە. لەو ماوەیەدا سەدان هەزار هاوڵاتی سووری پەنایان بردووەتە بەر وڵاتانی خۆرئاوە و داوای مافی پەنابەرێتیان پێشکەش کردووە. بەڵامەوەی تا ئێستا ڕوون نییە ئەوەیە کە ئایا هاوڵاتیانی سووری دوای چەند ساڵی دیکە دەتوانن بگەڕێنەوە وڵاتەکەیان کە بەهۆی ململانەی زلهێزان و وڵاتانی ناوچەکەوە دەیان ساڵ بەرەو دواوە گەڕاونەتەوە.